دوای دەستبەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێم هەنگاو بە هەنگاو خزمەتگوزاریەکان لەلایەن حکوومەتەوە پشتگوێ دەخرێن و دەدرێن بە کەرتی تایبەت بە تایبەت ئەو کۆمپانیانەی لە ژێرباڵی حزبیدا سەریان دەرکردووە. بەڕێوەبەری گرێبەستەکانیش لا وەزارەتی شارەوانی لابارەی ئەو گرێبەستانەوە بۆ پەیام دەدوێت و دەڵێت بە واژۆکردنی ئەو گرێبەستانە خزمەتگوزاریەکان بەرەو پێشچوونی باشیان بەخۆوە بینیوە. ئەزمونێکی باشمان کۆ کردوێتەوە لەو هەڵانێک کە لە گرێبەستەکانی ڕابردوو کردومانە لە ئێستادا هەموو هەڵانە چاکراوەتەوە وەکراوە بە کوالێتێکی زۆر بەرز گرێبەستەکان واژۆ بکرێت لەگەڵ کۆمپانیەکان گرنگێکی زۆر درراوە بە ژینگە بۆیە وەکو استراتیژی وەزارەتمان پێمان باشە گرێبەستەکان هە لە لای کۆمپانیەکانەوە بمێنێت تاوەکو ئێستا. سەرۆکی لیژنەی شارەوانی و گەشت و گوزاری پەرلەمانی کوردستانیش پێی وایە دەبێت لە نێوانی کوالێتی خزمەتگوزاری و نرخدا هاوسەنگی ڕابگیرێت کە لە ماوەی ڕابردوودا زۆری نرخی خزمەتگوزاری و نزمی کوالێتی خزمەتگوزاری وای لە هاوڵاتیان کردووە پارەی خزمەتگوزاریەکان نەدەن. هەم گرێبەستەکان ناهاوسەنگن لە بەرژەوەندی کەرتی تایبەتن هەم ئاستی پێشکەشکردنی کوالیتی خزمەتگوزاریەکانیش کوالیتی نزمن ئەگەر پێوەری ئاوی ماڵان بنمونە بینەوە حکوومەت موفق نەبووە لەوەی کە داوێتە کەرتی تایبەت بەپێ ئەو ئامار و داتانی لە بەردەستی ئێمە هەیە لە ساڵی 2015 نزیکەی 40 ملیار دینار داهاتی مانگانەی ئاو بووە داهاتی ئاو بووە لە وەزارەتەکان کەچی لە 2020 کاتێک کە پێوەری ئاوی ماڵانیش بووە داهاتەکە دابەزیوە بۆ 30 ملیار واتە 10 ملیار کەمی کردووە کەواتە حکوومەت موفق نەبووە لەوەی کە پێوەری ئاوی دانەوە. لە ماوەی کابینەکانی ڕابردوودا حکوومەتی هەرێم نەیتوانیوە خزمەتگوزاریە سەرەتاییەکان پێشکەش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات. سەرەڕای زۆری و کەڵەکەبوونی گرفتەکان لە ئێستادا حکوومەت بەشێک لەو خزمەتگوزاریانەی ڕادستی کەرتی تایبەت کردووە ئەمە لە کاتێکدایە بەهۆی زۆری نرخەکان و خراپی کوالێتیەوە هاوڵاتیان ئامادەنین پارە نەبۆ کەرتی گشتی و نەبۆ کەرتی تایبەت خرج بکەن. ئەوەی حکوومەت مەبەستێتی گەیاندنی خزمەتگوزاریەکان نییە بەڵکو کۆکردنەوەی پارەیە لە هاوڵاتیان لا ڕێگەی کەرتی تایبەتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.